بس بابڕووینەوە کاکە بابڕووینەوە وەک وعدەی ئیداری شارەکەم بەسەر هەردوو چاوم لە خزمەتانام هەوڵی هەموو شتێکتان بۆیان بتان خەمەوە سەر جادە بازگەکانتان بۆ گیرێ لە کەمتر لە 24 ساعت بەڵام ئەڵێ ئەوەی کە بن پێم بکرێ کاچی من ئەگەر پێم نەکرا نانەوە بە دەرگای من بەرپرس نیم لەو قسانە من هیچ ئیشێکی ئیدە من وعدەی ئیشە عفو وعدەی شارەکە نەبێشتیکەم بۆ ناکرێت ئەوەی کە لای ئێمە لای ئاسایشە ئێستا ئێمە سەرمانێشە تۆ سەرێشێکی قاچم بەسی قاچ نابەسی کاکی من وەڵی خنکان بە قورئان کاکە یەک تۆز بۆی بکەنەوە با تۆزی هەوا لێرە ئێمە هاتوین بۆ مزاهرە جادە بکرین لە خزمەتانە داوای یەکەم سەیتەرەکان لابەرن داوای دووەم هاتو چۆی ناو شار ئاساییکەنەوە هەتا ئەو کاتەی هەلیەکە ئەی خۆ بە یەک دەقە ناکرێت کاکە بە یەک دەقە ناکرێت با بڕۆینەوە 24 ساعت نەبۆچی بۆ ئاسایش ئەو شوێنەی ئەمانەوێ ئەچین بەس با بڕۆینەوە کاکە با بڕۆینەوە من نامم بە کەفیلی قسەی کەس کاشی من نامم بە کەفیلی قسەی کەس من نامم بە کاکە ئەو ئەڵێ بە زووتری کات جوابتان هێمەوە ئەم کامێرانە لابن مەمنوودان